جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستەوە بینەرانی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام. بەڕێزامڕۆ لەگەڵ کامێرمانی هاوکارە محەممەد هیوا چوینە خزمەتی هاوڵاتیانی ئۆردوگای ئەڵڵایی. دەمانەوەیە لەوێوە پەیامێکی دیکە هاوڵاتیان بۆ ئەوەی ئازیز خۆشەویست بگوازینەوە، بابزانین ژیان و گوزەرێنان چۆنە و چ داواکارێکیان هەیە، بابزانین لە ڕووی خزمەت گوزاریەوە لە چ ئاستێکدان، بابزانین چ دەڕەدڵێک و مەعاناتێکیان هەیە. ئێمە لەوێوە لە ئەڵڵاییەوە پەیامەکان دەگوازینەوە، بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. کارەبا نییە، ئاو کەمە، ئەینجا مەعاش نییە، کاسبی نەماوە، ئیش نەماوە. ئەوە تا ئێمە سیارەمانی هەمووی ڕاوەستاوە لە ماڵەوە، مەشینی ڕاوەستاوە، خەڵک ڕاوەستاوە، هیچ کەسابەتێک نەماوە. خەڵک فەقیرە و خەڵک لێی قەوماوە. ئەلان ئەم شارە 200-300 ئایلەی تیا بەخوا ئیدارەی شەو ڕۆژی نییە. حاڵە زۆربەی خەڵکی بازیان بە تایبەتی شارۆچکەی ئەڵایی بە بیتەوە خەریکن، بەیت شتێکی بە بەڵام حکومەت وای لێ کرد کە سعر وای لێ هاتووە هەمووی تووشی زەرەر بۆ ئەوەش بۆ ئەوەیش کە شکست بێنێ. خارمان کردووە، تەماتەمان کردووە، ئەگەر متابعی علۆ بکەن چلۆ ئێستا تەماتە بە 200 دینارە، خۆی 300 دیناری تێچێ. کاک حاجی لە ئەڵڵایی ژیانتان چۆنە گوزارێ، داواکاریتان چییە، پێداویستیتان چییە؟ وەڵای پێویستی حەکی بڵێ ینی بەرامبەر بە ئەڵاییە کردە و کارەبا نییە، ئاو کەمە، ئەینجا مەعاش نییە، ئەینجاش ینی وەڵای ژیانی باش نییە. کارەباتان نییە؟ کارەبا ینی تۆ ینی ئێستا دووچێ ڕۆژە باش بووە، ئەینە کارەبامان لەمەوە پێش هەر نەبووە. باشە. ئەی لە ڕووی بژێوی ژیانەوە کاک حاج خەڵک لێرە سەر چی ئەژی؟ فەقیری زۆرتیایە، ینی بژێوی ناڕوە، مەعاش نییە، هیچ نییە، بە 3 مانگ بە 2 مانگ جارێک مەعاش وەرەگیرێ. ئەو فەقیرە هەمووی داماوە، هەمووی فەوتاوە، ئاوایە. ینی دوکان و بازاڕیەوە هەر ئەمەیە، ئارم تۆزەیە؟ ئاو دوکانەیە و 3 دوکانیش ئەوەتە لە خوارەوەیە. شتێکتان پێویست بێ بۆ نمونە ئاچن بۆ کوێ؟ وەڵام ئەگەر بچین بۆ سلێمانیان بچین بۆ بازیان لەو مەنتیقانە کرد. نەخۆشخانە قوتابخانەمانەتان هەیە؟ وڵایی نەخۆشخانەیەکی هەیە، ئەویش بەکەمیە، بەکەمیە، نە دەرزیەیە، نە دەوایە، نە حەبەیە، نە هیچەیە، ئاوایە. ئەگەر نەخۆشێکتانە بێچن بۆ سلێمانی؟ ئارە وەڵا بیبین بۆ سلێمانی، سیارە بگرین و بیفڕێنین بۆ سلێمانی. داواکاریتان چییە؟ وڵا داوای ئەوەمان هەیە کە یانی خەستخانێکی باش و ڕێک و پێک و دکتۆری باشمان بۆ بێ و ئەمانەمان بۆ بێ یانی ڕێک و پێک بێ و ئەو ملەتە بژی ئیدارێ بڕوا و ئاوایە. وەڵا بێعیشین بێشیت؟ هارە وەڵا ساڵ بێخوا. جەنابە خانانشینی وایە؟ وڵا خانشین 54 خانشین وە تۆ دەنگی خۆڵەگۆ وە 3 مانگەوە لە مای حەوتێکی حەوتەوە. هارە وەڵا نازم ساڵتری لەو لێرێ دۆکەیە دونێت. ئەی تازە خانانشین کراوە؟ 54 تام و چەوە نەگرتووە؟ نا وەڵا. ئەی لەسەر چی ئەژی کاک حاج؟ وەڵا کەرەمی خۆ. ژیان لە ئەڵڵایی چۆنە گوزارێ، خەڵک ژیانی چۆنە؟ ژیانی باش نییە. ناوەڵە ژیانی باش نییە، عاشقی معاشقش کەمەوە. خەڵک لەسەر چی ئەژی لێرە بە چیوە وەڵا هەیە خیاری هەیە، بەوتی هەیە، زەرعاتی ئەوە ناکە و هەیە ئاژاڵی هەیە و ئەوانەیە. باشە. ئەی لە ڕووی خزمەت گوزاریەوە لە چه ئاستێک؟ وەڵا باشین. باش نییە؟ ناباشین، عیبمان نییە. کارە باشتان باشە؟ کارەبامان عیبی نیسە. پێشتر؟ وەڵا و پێشتر خراپ بوو. ئێستا ئەم پێتانێنێ؟ ئێستا پێرمانەیە کارەباکەمان عیبی نییە. باشە. 3 سەعات نیمانە. ینی 21 ساعت کاربای حکمی هەیە؟ وەڵا هەمان دۆرمایەکە وایە. چەند ئەم پێران پێیاون؟ وەڵا تە هەیە بەستێت و هەیە نەیبەستی بوو. میزان پێڕە. میزان پێ؟ باش ینی بەشەکان. ئارە وەڵا. وماڵانەی شێخ مەسیان عیبیان نییە. ئەی کاک حاجی لە ڕووی نەخۆشخانە، لە ڕووی قوتابخانە، لە ڕووی مزگەوت و قوتابخانەمانەیە، مزگەوتمانەیە، هەموو شتێکمان بۆ کراوە. ئارە وەڵا برا بۆمان کراوە. دەست خۆش کاکە. سڵاو لێ بە قوربان. باشە شکر. ژیانتان چۆنە لە ئەڵڵاییدا؟ وڵای ژیان وە پێویست نییە، کاسبی نەماوە، ئیش نەماوە. ئەوە تا ئێمە سیارەمانی هەمووی ڕاوەستاوە لە ماڵەوە، مەشینی ڕاوەستاوە، خەڵک ڕاوەستاوە، هیچ کەسابەتێک نەماوە. عالمیان وش کردووە.
بینم زۆر چۆڵ ئەم منتیقەیە زۆر چۆڵە. والله برا چۆڵی تە خەڵک بە زۆریتر لە ماڵەوەی هەیە بەیتومەیتی یەکی بۆ ناوی هیچ پارە ناکە بۆ پێش وەک ساڵی چاڵان. گەنجەکان بە چێوە سەرقاڵن؟ واللهی گەنجەکانی بڵم بەچیەوە سەرقان وڵە بە زۆی لە ماڵەوە لە چیانێ دوکان و بازارتان هەیە وەکو پێویست؟ دوکانمانەیە لەم خوارە پێنجشە دوکانێکمان هەیە هەرە وڵاوانەمان هەیە. جەنابە ئیشە چییە؟ والله من خۆم تەقاوتی پێشمەرگەم. موچە چۆنە ئەدرێت؟ کورن واللهی من تاسەش وەرم نەگرێت تاساشی بتمان دوای جەژم بسم و وەریگرم جا لەوە پێ تا دوو مانگ جارەیاندا پێمە ساکێ جارە چل شەوە جارە پەنجاوی جارە باشێ لە دوو مانگ ئاوایە. باش چیتان پێویستە لە ڕووی خزمەت گوزاریەوە؟ واللهی بڵم چیمان پێویستە واللهی جارێ خزمەت گوزاری و جادو مادووشمان بۆ کراوە مزگەوت توشتمان هەیە مەکتەبمان هەیە جارێ لە خۆوە زای بەمان شانەمان باشە. چیوە سەرقاڵی؟ وڵی بە معمەلە و ترکاریت؟ ئارە وڵا ئیشکاری و هەر هەر معمەلەکەی شوکاری معاملەکە باشە هەیە ڕۆژانە ئەچی بووی؟ وڵی ڕۆژانە ئاچمە ڕۆژی ئەچمە دوو ڕۆژ ناچمە ئەوە باشە ژی بە چەندی شەکەی؟ وڵی ڕۆژ ئەوە تارە بە بارێکە نەش بێ وڵا هیچ نییە. باشە ئەی پێم بڵێ ژیان لە ئەڵاییدا چۆنە گوزارە خەڵک ژیانی چۆنە؟ وڵی ژیان چییە؟ وڵا ئەوەی ئیوە فەقیریەوەنی تیان نەبێتەوە یواشە دەوڵەمەە ئەوەی فەقیری زۆر تایە؟ ئارە وڵاتیاتی ئارەڵا برا فەقیری زۆر تایە. لێرە زیاتر چ کار و کەسابەتی ئەکرێت لێرەدا؟ هەر لێرە ئەوە بیتەکەن و ئەم بە خار و مارە خەریکر و باقیوەترە ئەتر کەس و ئاژاڵێکی کرێکاری نەماوە هیچ نەماوە بەخۆ لە هیچ شوێن هیچ نەماوە نەبەخۆ لە ئەڵایی هیچ نەماوە ئەتر کاکە خەڵقاچێ لەم معاملانە ئەویش بە تکاوەرجا و واتەواتەکاری نەبێت بەخۆ یەک دەلام دارانی ئارەوە. ئەی گەنجەکان بەچیوە سەرقاڵ؟ وڵا گەنجەکان بەچیوە تەقاڵن وڵا بە تووڕانەوە تەقاڵن. ڕێنەوە؟ ئارە بە خەڕۆشە تا بڕە گەنجە دیناریش پێ نییە ئارە بەخۆ بڕە چەند گەنج ئەدین لەم ئەڵای بەخوا وایە دیناریش بێنە قوربەتەرە. ئەی ئەو کارەباتان چۆنە؟ کە ئەو کارەوە باشە وڵە ئەو کارەبە وڵا برام چاش لە زادێ ئەوە باشن لە خەتخانەیە باشن. داواکاریتان چییە؟ وڵا داواکاری ماچەوە ئەمانە ئیش کرێتەوە بۆ ڕەشوڕتە قوربەتەرە و بۆ میلەتەوە وڵا داواکاریمە هەرەوەنە. کاک حاجگان تۆ قسەم بۆ کە لە ئەڵاییدا ژیانی خەڵک چۆنە گوزارێت؟ قوزەڵ قوردە هەمووی قوزەڵ قوردە ژیان کامەیە کاکە کووا نەوتەکەەوە کاکە جان نەنەوتمان هەیە ئەومان باشە کارەبامان باشە ژیانمان نییە ئیتر خەڵک فەقیرە و خەڵک لێی قەوماوە ئەلان ئەم شارە 200 ئایلێتیا بەخوا ئیدارەی شەو ڕۆژی نییە حاڵە. باشە کاک حاجی ئەی گەنجەکان بە چیوە سەرقاڵن لێرە؟ وەڵاوەی تەلەبە بێت تەلەبێ ئەوشی تەلەبەنەوەی بخوا ئانە لە ئیرفانیە نییە پارە کوامەوە کاکە خەڵک ژیانی نەماوە بە قوربان تۆ لە منە پرسی بەخوا ژیان نەماوە ماقوڵە بەرمیلێن نەوت پادایان لێسەنەی سا 64 54 ئەمە 64,000 تان بواتۆم ساڵ؟ وەڵا من وەرم گرتووە بە پارە وەرم گرتووە 64,000یان لێسەن و مەخۆ کاکە ژیانەوە نابێ قوربانتە ئێوە ئایدی ئیسلامین بەخێر بە ناخۆ سەر چاو ئێمە هاتوین داواکاریەوە بگەینی خەمەکانیەوە بگەینی جاکووا وەڵی تر خەمەکەی ئێوە ئاوای حاڵێک بەخوا مەعاشم نییە و هیچ بەخوا حەوت سەر خێزانم خوا ئاگای لێ لە ئەرزی خوا ئانەشک ناوەشە بلا نەختە حەیوانم هەیە بەو حەیوانانە چمەڕێو من ئەرزم نییە بەخوا لە شوێن خانووەکە زیاتر یەک بز ئەرزم نییە. کارەبا نییە ئاو کەمە ئەیلا مەعاش نییە کاسبی نەماوە هیچ نەماوە ئەوە تا ئێمە سیارەمانی هەمووی ڕاوەستاوە لە ماڵەوە مەشینی ڕاوەستاوە خەڵک ڕاوەستاوە هیچ کەسابەتێک نەماوە خەڵک فەقیرە و خەڵک لێی قەوماوە ئەلان ئەم شارە 200 ئایلێتیا بەخوا ئیدارەی شەو ڕۆژی نییە
حاڵە زۆربەی خەڵکی بازیان بە تایبەتی شارۆچکەی ئەڵایی بە بیتەوە خەریکن بیت شتێکی بە بەڵام حکومت وای لێ کرد کە سعر وای لێ هاتووە هەمووی تووشی زەرەر بوو ئەوەش بووە ئەوەیش کە شکست بێنێ خارمان کردووە تەماتەمان کردووە ئەگەر متابعی علۆ بکەن چلۆ ئێستا تەماتە بە 200 دینارە خۆی 300 دیناری تێچێ لە ئەڵاییدا ژیانتان چۆن گوزارێ وەڵاهی باشە بەشەی گشتی ژیانمان باشە گوزەریە خراپ نییە لە چه ڕوویەکەوە مەبەست زنە بە چی و سەرقاڵی بەداوامەوە ڕۆژان داوامی خۆمانەکەین و هەرەوە زیات ناو ئەڵاییە نا لە سلێمانی پێشمەرگی نا وەزارەتی ناوخۆ زۆر سپاس مەمنون باشە گەنجەکان لێرە بە چیوە سەرقاڵن وەڵاهی بەشێکی تەلەبێ و ئەخوێنێ و بەشێکی داوامی هەیە و بەشێکی ئیتر هەر یەکەو بە ئیشێکەوە باشە ئەبینم بازار و دوکانتان نییە یاخود دەگەرەش بە زۆر کەمە زۆر سوال کامێرەکەم بیگوازێتەوە بە چوارەوەرما زۆر چۆڵە ئەم منتیقەیە بۆ وایە مەسەلەوە خەڵکی کەم تایە نا خەڵکی زۆر تایە بە حکومەوەی ئێرە بەشێکە لە ناحەی بازیان خەڵک زیاتر بۆ پێداویستی و شتەکانی خۆی ڕۆکاتە بازیان لێرە کەمتر شتە کڕێت زیاتر ڕۆک نەوێ خەڵک لێرە بە چێ سەرقاڵە زیاتر ناڵم وەکوتم دەوام بەشێکی داوامی هەیە و بەشێکی تەلەبەیە و بەشێکی بە کاری کوشتتوکاڵی و خەریکە ئەم بەیتانە کە هاتۆتە سنوورە بەوانەوە زیاتر سەرقاڵ دەوترێن نەوت دراوە لێرە نەوت شتێکی وان بیزەڵێن نەوت دراوە ڕاستە وەکو ئەڵایی هیچ نەوتێکمان بۆ نهاتووە بەڵام وەکو بازیان نەوتی بۆ هاتووە ئەوە ڕۆژانە خەڵک لێرەوە چێت خۆی نەوت وەرەگرێت لێرە چی بۆ بازیان بۆ نەوتەکە نایە بۆ ئێرە خۆی هەتا ئێستا نهاتوە ڕاستی ئەوەیە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە چه ئاستێکدایە ئەڵڵای وەڵای ئەتوان لەو ڕۆ بڵێم لە ئاستێکی باشە بەڵام هەنێ کەم و کوڕی و شتی کەش هەرماوە بەڵام لە چاو شوێنەکانی کە باشە مزگەوت خەسەخانە نەخۆشخانە قوتابخانە ئەمانە چۆنن وەڵا لەو ڕۆ باشە مزگەوتی هەیە قوتابخانە هەیە تاوەکو خۆناغەکانی ئامادەی و ئەوانەی هەیە لەو ڕۆ باشە داواکاریتان چییە؟ جا داواکاری وا وتیشمان ینی جێبەجێ لێرەم واتە بڵێ باشترە وەڵاوە وەکو بەنسبەت ئێرەوە سنتەرێکی وا گەورە نییە کە گەنجان هاوینان خولی تا بینن و کتێبخانەیەکی گەورە و زیادکردنی یاریگا و ئەوانەی کە گەنج پێویستێتی ڕۆژانە کە خۆی پێوە خەریکە ئەوانە لەو ڕۆ پێم وایە شتێکی وان نەکراوە کە گەنج ئیسادی لێ بکە یاریگای نییە یاریگای هەیە وەکو پێویست نەبێت لەوانێ بۆ گەنج سنتەرێکی گەورە نەبێ هاوینان کە تەلەبەکان خولی تا ببینن یاخۆت خوانی پێوە سەرقاڵکەن بە کتێب خوێندنەوە و چەند شتێکی ئەوانی کە گەنج حەزی پێەکە لە ئەڵڵایی ژیانتان چۆنە گوزارێت وەڵاهی ژیان چۆنە ژیان لە هەموو شوێنێ چۆن ناتەواو بووە ئاوایە و گیانمان چۆن بێ ژیان ئەوە ژیانەکە یەکەی بینن لە 100 ماڵگەڕێ ماڵێک لەوانەیە جەژنی بە نیوە ناچڵ نەکرد بێ ئیترەوە ژیانی خەڵکەکەمانەوە بە چیوە سەرقاڵی وەڵای قوربان گیان لە دایرەم معاشەکەمیان کردۆ بە ڕۆ بێ ێژیت مناڵم هەیە جا مەجبوری بڵێ ژیمەی نایتر چی بکەیت چەند سەرخێزانی وەڵاهی 6 سەرخێزانم گەنجەکانتان زیاتر لێرە بە چیوە سەرقاڵن وەڵا گەنجەکان بازار دوگانێکی واتان نییە تا خەڵکمان نییە گەنجی کۆڵا لە ماڵەوە کەوتووە و پارەی لە جیرفانان نییە و من خۆم ڕۆژوات 250 لە جیرفانمان نییە ژیانی چی نەوتان بۆ هاتووە بیست ماڵە نەوتان بۆ هاتووە وەڵی 2 ساڵە نەوتم نەدیوە تا ئێستا ئەڵێن هاتووە هاتووە لە بازیان خەڵگیرەوە چێ و بازیان نەوت وەرەگرێت لە ئاڵایەوە چێ و باز چێگە چێزات خوا بەرمیلێک نەوت بە 2 ساڵ هێشتا من ڕاکەم چم لە بازیان وەریگرم ئەوەشم نایە خۆر پاریش وەرمان نەکرد و ڕقیش نەبووینەوە ژیاین و ئەو بەرمیلێشمان نایە گەڕوا بێ ئەی لە ڕووی خزمەت گوزاریەوە لە چه ئاستێکدان چیتان پێویستە وەڵاهی جا هەموو شتێکمان پێویستە ئێستا چیەکرێ هیچەکرێ ئێستا هیچەکان بۆ کەس تەنیا پارەکە بۆ جیرفانیان و ئەو میلەتش با بڕوا بۆ خۆی بژی و تەواو وەڵای ژیانمان چۆنە وەڵای لێرە هیچ پرۆژەیەکی نییە هیچ یاسایەکی تیان نیە و
نازانین بە چیەوە خەریکی گەنجان ئێرە جارێ هەر هیچ شتێک نییە پێوە خۆیانی پێوە خەریگەن ئەمووی بێ ئیش و بێکارە و بێ کەسابەت و بێ درامەتن. تۆ بە چێ سەرقاڵی؟ وەڵای من خۆم ئیشەکەم سەنعاتکارم پێوە بیاخۆ ئەنجا ئەمە کارت چۆنە؟ وەڵی ئیشوکار وەڵای ئیشوکار زۆر کەمە وەک جاران یعنی بە دەگمەنەیە ئەوی ژەڵی کە ئیشەکەی بڵێ بەشی ڕۆژانی خۆ بەشی کرێ دوکان و بەشی ئەوانەکە ئەگەیکەن. لێرە چیتان پێویستە وەکو داواکاری و بۆ خزمەت گوزاری؟ وەڵای خزمەت گوزاری وەڵا هیچ خزمەت گوزاری ساوە تا باخچەمانەیە هەمووی لە ڤیئاوی یا وشک بووە شارەوانیەکمانەیە لێرە هەفتەی یەک ڕۆژ دەوامەکە بە ئارەزووی خۆی هێت هیچ بەرنامەوە تا خۆسەری جادەوبانەکە هەمووی خشت و خۆڵ و خاشاک هەموویە بە سەوچای ئەو خەڵکەیە هیچ بەرنمەیەکیانە هەفتەی یەک ڕۆژ دەوامەکە هەفتەکەشەوە تا بە جوانی پاچی ناکەنەوە بۆ خۆتانەوە کامێرەکەی با جوان بیبینن. ئەو کارەباتان چۆنە؟ لای لەخوا بەزیاوێ کارەبامان باشە ئایشمان باشە لە بواری ڕۆژناڕۆژی ئەمراوە بە ئەمپێرەکە باشترە؟ وەڵای بۆ ماکراوە بە ئەمپێرەکە ئەگەر ئاوە بێت تا سەر باشە ئەگەر دوایی نەیگۆڕن وەک کارەبا ڕیسەکەی لێ نەکەنەوە کەمی نەکەنەوە و نەماندەنە بە کاتی پێ ئەگەر ئاوا بێن بەردەوام ئێستا لە شەو ڕۆژێکا 21 سعادێ ئەگەر ئاوا بێن باشە 21 ساعت زۆرە سعاتەکەی تر کارەبانیان مۆلیدێ لە بری مۆلیدەیە 24 ساعتان بێت بەڵێ 24 ساعت ئەمان بێ ئەگەر ئاوا بێ باشە ئەگەر دوایی ئینە لێمان نەبڕنەوەی فرۆشتنەوە بە کارگەکان زۆر باش چکم سلێمانی بەخەیەوە کارەبانی ئەگەر ئەوە بێ زۆر شتێکی چاک زۆر شتێکی باش ئەگەر دوایی لێمان نەبڕنەوەی فرۆشتنەوە بە معاملەکان هەم دیست بە ڕێزی بەخێبن زۆر قوربان سڵاو لێبێ لە ئەڵڵاییدا ژیانتان چۆنە ژیان چۆنە گوزارێ؟ ژیان هەچ کەسە و بە ژۆرەی خۆیەتی هەر شێوە و شێوەزاری خۆی هەیە هەچ کەسە و کەسابەتی خۆی هەیە. تۆ بە چێوە سەرخەڵ؟ من پێشمەرگەم بژی سواسەکەم چاواکەمی ئەو موچەی کەوەری ئەگری بە شتەکە لەخوا بەزیێوە قەنەعات ئەساسە هەموو کەسێ بەشی خۆی شتێکی هەیە بژێ ژیانی پێدابین کە پێی ئەژی بەڵام هەچ کەس بە ژێرەی خۆی. ئەی لێرە خەڵک زیاتر بە چێوە سەرخاڵە ئەبینم زۆر چۆڵە چۆڵ. وەڵای خەڵکانی ئێرە کەسابەتە بڵێ تو نەڵێ ئێرە وەکو لادەیەک وایە کۆمەڵێ هەموو ماڵی بەیتی هەیە خەڵکی ئیشی بیتەکە هەیە کەسابەتی تری هەیە لە دەرەوەی لە شارە ئێواران نەگەڕێتەوە عادەتەن لای ژەراوە تۆزێ چۆڵە سەر لە ئێواران دۆزێ خەڵە باڵخە ماڵێک ئەبن ئێرە پێشتر کەم بوو بەزێ سا ئەچێتە 1500 ماڵێک زۆرە ماشەڵڵا هەرەوەڵا. لە ڕووی خزمەت گوزاریەوە چیتان پێویستە چیتان بۆ نەکراوە؟ وەڵی خۆشتمان بۆ کراوە بڵێن نەکراوە بەڵام کۆمەڵە شتیژەیە ئەکرێ لە دوور ئەوەی کە شتەکان داواکاریەکان کراوە ئەبێ بکرێ بەڵام خەڵکیش نایکات ئەڵەن ئەم شتە ئەکەین بەڵام ئەم شتە بە نیوە ناچڵ ئەکرێت هەشت بیستمەڵە نەوتان بۆ هاتووە خەڵکێکی زۆر لێرۆ چێ بە بازیان وەریەگرێت لە ئەڵایەوە چێ بە بازیان لە بازیان نەوتەکەی وەرەگرێت وایە؟ زۆر ڕاستە و قسەیە یەکیان خۆمم بەتەما بووم بچم لەوێ وەریگرم چونکە زۆری پێچی چەندێک لێرەوە دوورە؟ تقریبان ئێوە لە دۆڵ لە سەیتەرەکەەوە هاتاکو دەربەنەکە پێڵەن دۆڵی بازیان ئیتر ئەمە ئەڵاییە ئەوە بازیانە تەیناڵە ڕقەمیەکە باینجانە هەتا ئەچێتە گۆپاڵە و لازیانیش هەر بازیانە هەتا دەواازەکە بەزیتر شوێن کەوتووە جێجێە. گەنجەکان بە چیوە سەرقاڵن لێرە؟ وەڵی ناڵێم گەنجی تر نیوەی بێکارە ئەوە بێکارەکە براگەورەی ئەم ڕۆیە کۆمەڵی پێشمەرگەیە کۆمەڵێ تەلەبەیە کۆمەڵێ تەخەڕوجی کردووە لە ماڵەوە دانیشتووە ئاوایە شتەکان. ئێرە وەک دەبینن زۆر چۆڵ دیارە بە پێی گوتەی هاوڵاتیان لە ئۆردوگای ئەڵڵاییدا زیاتر خەڵک بۆ کار و کەسابەت پشت بە بەیتەکانە بەستن بەیتی خێر و تەماتە ئۆشتانە یاخود دەچن بۆ شارەکانی وەکو شاری سلێمانیەوە کار و کەسابەت دەکەن بۆیە لە ئێستادا ئەبینین زۆر چۆڵ دیارە و هەز ناکەی کە شوێنی نیشتەجێ بوون بێت بەو ژۆرە چڕیە و خەڵکیش داواکاری زۆرە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە
هاوڵاتیان باز لە باشی ئاو کاروا دەکەنێ بە دەستخۆشیمان هەیە بۆ حکومەت کە توانیوێتی کاربێکی باشە بۆ دابینکات لە شەو ڕۆژەکە 21 کاتژمێر کارەبای حکومیان ئەداتێ کە یەکی 20 ئەمپێری پێداون ئەمە جگەی دەستخۆشی هیوادارین هەموو شوێنە وای لێ بکرێت ئەمپێر کەم بکرێتەوە بەڵام لەگەڵەوەدا کارەبایکی بەردەوام بدرێت و لەگەڵەوەژە ئەو سێ کاتژمێریەکە کە دەمێنێتەوە کارەبای مۆلیانێ واتە 24 کاتژمێر کارەبایانێ لێرە ئەمە جگەی دەستخۆشیە بەڵام لەگەڵەوەشدا خەڵک گلەی ئەوان هەیە کە بێکار و کەسابەتن بێموچەن بێپاران لە کاتی خۆیان موچە نادرێت خەڵک نەبووە کارەبا ڕەنگە نەتوانێت هەموو شتێک بە مرۆڤ دابینکە ڕاستە یەکێکە لە شتە سەرەکیەکانی ژیان کە پێویستە بوونی هەبێت و شتێکی چاکە کارەبا بەڵام لەگەڵەوەشدا خەڵک بژێوی ژیانی ئەبێت خەڵک پارەی ئەبێت خەڵک داهاتی بێت خەڵک شتێکی بێ بۆ نمونە ئەگە پێویستی بە شتێک بوو پارەی پێوێ بیکڕێت بۆیە بەگشتی هاوڵاتیان ناڕازین لەم دۆخەی ئێستا لەم ژیانی ئێستا لەم گوزەران ئێستا کە هەیەە داواکارن کە وەزع باش بکرێت و ژیانە خۆشتر بێت و وە گەنجەکانیش وەک دەوترێت یا بە تاڵی سەرقاڵن یاخود بە خوێندن و سەرقاڵن ئەوەش خوێندنەکەی کە دەبین لە وڵاتەیە خوێندکاران لە چه ئاستێکدان و مستەقبەلیان و چارەنووسیان لە چه ئاستێکدا ئێمە زیاتر بەردەوام دەبین لە ئۆردوگای ئەڵڵاییەوە بزانین هاوڵاتیان چیکەمە پێداڵن لەگەڵمانە بن بۆ گواستنەی پەیامەکان فەرموون ژیانتان چۆنە لە ئەڵڵاییدا ژیانتان چۆنە گوزارێ ئێمە وەک خەڵکی ئەڵڵایی کە سەر بە ناحەی بازیانین بازیان ناوچەیەکی زۆر گرنگە کە زیاتر لە 50,000 نفوسی تایە و داهاتێکی زۆر باشیشی هەیە بەڵام داهاتەکە هیچی بۆ خۆی نییە چەنەها معاملی تایە و چەنەها گەنجمان هەیە بێ ئیش و بێکار لێرەوە خزمەت گوزاری پێویستمان نییە مەفروض بوو لەسەر ئەو داهاتە زۆرەی کە لە بازیان هەیە لە سا بە ڕێژێکی کەمیش بێ بۆ خزمەتی خەڵکی بازیان بواە بەڵام کەس خۆی بە خاوەنی نازانێ و خەڵکی دڵسۆز نییە بۆ بازیان بۆیە ئێمە لە کەناڵەکەی ئێوە داواکارین کە ئەو پرۆژانەی کاکرێت تەواو بکرێ و ئەو داهاتانی کە لە معاملەکانە هەیە چەنەها داهاتی گرنگی تایە بازیان کرێتە خزمەتی خەڵکی بازیان و بازیان ناوچەیەکی گرنگە و زۆر سپاسدانەکەی باشە باسیەوەت کرد کە خێروبێرەکەی بۆ خەڵکی بازیان و بۆ ئەڵڵایی نییە ئەی بۆ کێ داهاتەکەی کەس نازانێ و باوەڕ ناکەم بچێتەوە غەزێنێ هەمووشی بۆ شخصە مثلا چی تایە بۆ نمونە چی تایە چەنەها معاملی گرنگ هەیە معاملی چیمەنتۆ کە ئێستا داهاتێکی زۆر گرنگە لە دوای نەوت پێم وایە ئێستا معاملی چیمەنتۆکانە کە هەر یەکەیان خاوەنی شخصێکە یەکێک لە مەسئولەکانە داهاتەکەی بۆ خۆیەتی بۆ کۆمەڵێک کەسەوە بۆ کەسی تر نییە داهاتەکەی گەنجەکان بەچێو سەرقاڵان لێرە گەنجی ئێرەوە هەمووی بێ ئیشەوە شوێنێک نییە کە گەنج بڵێن سنتەرێک هەبێ یا شوێنێک هەبێ بۆ گەنجان گەنجی ئێرە هەمووی خۆی بە ئیشی فەلاحەتی ئەو شتانە ئەو فەلاحەتی و بەیت و شتەکە باس کرا هەندێک لە بەڕێزان باسەنگە لە بەرنامەکەیە بۆ بەیتی خیارە بەیتی تەماتیە ئەمە توانیوەتی بژێوی ژیانی خەڵکی ئەڵڵای دابینکات زۆربەی خەڵکی بازیان بە تایبەتی شارۆچکەی ئەڵڵایی بە بەیتەوە خەریکن بەیت شتێکی بە بەڵام حکومەت وای لێ کرد کە سعر وای لێ هاتووە هەمووی تووشی زەرەر بۆ ئەوەش بۆ ئەوەیش کە شکست بێنێ بەیت من لە سلێمانی زۆر جا گوێم لە بەقاڵەکان هاوارەکە 6 کیلۆ خیار بە 1000 دینار بەقاڵەکە شەشی بە 1000 ئەی بۆ جوتیارەکە چەنی کردووە بۆ جوتیارەکە ناڵێم ئەگەر بۆ جوتیار بۆ ئەم ساڵ خاستە نەگە باسی ئەم ساڵ بکەین زۆر زەرەریان کردووە فەلاحەکانی بازیان بە تایبەتی ئەڵڵایی لەبەرەوەی پارەی نەکردووە لە ڕووی خزمەت گوزارە و لە ڕێ پرۆژەوە چیتان بۆ کراوە چیتان بۆ نەکراوە چیتان پێویستە وەڵا وەک پرۆژە سەرەتایەکان نەکراوە تۆ پرۆژە سەرەتایەکان پێویستە لە هەموو شوێنێک بکرێت بەڵام لە ئەڵڵایی تا ڕادەیەک باشە ئەڵڵایی بەس ئەگە بەعام باسی بازیان کەین پرۆژەکان بە تەواوی نەکراوە پێویستی بە زیاتر هەیە خۆشبەختانە ئەوازان ئاو کارباتان باشە لە ئێستادا بەڵێ ئاو باشە بەهۆی ئەو تۆڕەی دوکان سلێمانیەوە کە بێرە ئاڕوە و ئێمە وەک ئەڵڵایش خۆمان پرۆژەی بیرمانە بیری تیوازی داواکاریتان چییە؟ وەڵا داواکاریمانەوەیە کە پرۆژەی زیاتر بۆ خەڵکی بازیان بەعام بکرێ و گەنجەکان هەمویان ئیشیان بۆ بدۆزرێتەوە و زیاتر خزمەت بە خەڵکی بازیان کرد. کارەبا نییە ئاو کەمە ئەیلا مەعاش نییە کاسبی نەماوە ئیش نەماوە ئەوە تا ئێمە سیارەمانی هەمووی ڕاوەستاوە لە ماڵەوە مەشینی ڕاوەستاوە خەڵک ڕاوەستاوە هیچ کەسابەتێک نەماوە خەڵک فەقیرە و خەڵک لێی قەوماوە ئەلان ئەم شارە 200 ئایلەی تیا بەخوا ئیدارەی شەو ڕۆژی نییە حاڵە زۆربەی خەڵکی بازیان بە تایبەتی شارۆچکەی ئەڵڵایی بە بەیتەوە خەریکن بەیت شتێکی بە بەڵام حکومەت وای لێ کرد کە سعر وای لێ هاتووە هەمووی تووشی زەرەر بۆ ئەوەش بۆ ئەوەیش کە شکست بێنێ خیارمان کردووە تەماتەمان کردووە ئەگەر متابعی علۆ بکەن
چلۆ ئێستا تەماتە بە 200 دینارە خۆی 300 ناری تێچێ ژیانتان چۆنە لە ئەڵایدا ژیان لە چۆنە گوزارێ ژیانمان وەڵایی بڵێن چی بە فەلاحەتوانەوە خەریکین تر وەڵایی لەخوا بەزیابێ باش ئەتوانێت بۆ فەلاحەتە ژیانی خۆتان دابینکەن نەوەڵڵا. کارۆکە سابەت ناوەڵە فەلاحەتەکە ئەبێ حکومت هاوکاریکە حکومت هاوکاریمان ناکە لە هەموو دنیاوایە ئەبێ حکومت هاوکاری بکە بەس لێرە هیچ هاوکاریەک نییە بەعکسەوە ڕێگریشە چۆن ڕێگریانی چی ئەی ئەم ڕستقا ئەگەر تۆزێ مەحاولە بکە ئەتوانێت بینێرێتە دەرەوە ڕستقی زۆرمان هەیە سرف نابێ خیارمان کردووە تەماتەمان کردووە ئەگەر متابعی علۆ بکەن چلۆ ئێستا تەماتە بە 200 دینارە خۆی 300 ناری تێچێ چلۆی خیار 400 ناری تێچێ 350 ناری تێچێ ئەم فترێکی زۆر دامان بە 100 دینار بە 80 دینار بە 70 دینار ئیتر ژیان بەڵام ئیتر کاریگەری کردووە لەسەر ژیانی کۆمەڵایەتی و ژیانی خێزانی وڵی خەڵکی ئێرە ئێمە نەڵێن خەڵکی خۆمانە خەڵکی ئێرە لەخوا بەزیابێ هەم شکورە و هەم خەڵکی چاکیشە کێشەشە ئێستا ئەم ئەڵایی تۆ بێنی ڕناگەم چوار گەنجیتیا بێ ڕقی لە یەکتر بێ هەمومان خزم یەکترین و کێشەی کۆمەڵاتیمان زۆر کەمە لەخوا بەزیابێ گەنجەکان بەچێوە سەقاڵ ماسی گەنجەکان گەنجەکان ئەوەی کە خوێنکارە و ئەوەشی کە بێ ئیشەوە تا بەرەو هەندەرانە ڕوا و لە تاو ئیتر ئەوەشی لەم ئاسیای لێ معمەلانەی لێە کۆمەڵێکیان لەو معمەلانە سوود بن بەخوا ئیتر ئەویش کەم ئاین لە سادە گەنجەکانمان لە سادە خەریکی ئەوە ئێرە زۆر چۆڵە خەڵک زۆر کەمە بینم ئایا خەڵکەکەی ئەچنە دەرەوەی ئێرە بۆ کەرەوە کەسابەت ئێستا هەمی لە دەور فەلاحەتەکەی خۆیت ئێستا ئێستا خەڵکی ئێرە بە زۆری بیتی هەیە بەسەر ئەم خان و پلاسیکیانە ژین هەموو ئێستا لە دەرەوەی لە ناو مەزرعەکانە ئەگەر هاوکاریتان بکرێت لەلاەن حکومەتەوە بۆ نمونە کشت و کاڵەکەدا بنێتە دەرەوە هاوکاری بکرێن ئەتوانێت بژێوێکی باشی ژیانی دابینکە بە تەعشید کاکە ئارۆڵا خەڵک شارەزا بووە ئینتاجمان باشە عەرزەکانمان چاکن خەڵکی شارەزایی پیا کردووە ئەتوانین بڵێ بەڵام ئێستا لە هەموو هەتا لە ئێران لە تورکیا ئێمە خۆمان سەردانمان کردووە من پارێک خۆم چوون بۆ تورکیا تورکیا اقتصادی ڕووخاوە دە بە عکسەوە 100 شەریکی عالەمیە ناو ڕستق بارەکە لێ بەپێی زانێرەکان باسی تورکیا کرد تورکیا لە 2030 ئەبێتە 12هەمین وڵاتی جیهان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی بەرزی ئابووریەوە ساڵی 2030دا وڵاتی تورکیا ئەبێتە 12هەمین وڵاتی جیهان لە ڕووی بەهێزی ئابووریەوە وەڵی من ئیش زۆرەکەن لەسەر ئاستی خزمەتگوزاری لەسەر ئاستی گەشتیاری لەسەر ئەم جۆرەشتانە وڵاتیان زۆر بەرە پێش بردووە کاکە وەڵی ئەوان مەسوولەکانیان وڵاتەکان خۆشەوێ ئمە خۆمان چوین بۆ حتا پارەکە ستان چوین بۆ ئەنتالیا ئەردوغان ڕیسی تورکیانیە ئەو شەریکانی داوت کردو ئەو خەمێتی ئەو خەریکە ینی ئەن بە دوو نوع یارمەتی فەلاحەدا یەکیان ڕسیدێکی بانقی بۆ کردوێتەوە فەلاح ئەتوانێ بە جۆرەی پێویستی خۆی پارە ڕایشێ 100 شەریکەی عالەمی بان کردووە ڕسق بارەکە ئیتر تۆ ئەو هەموو ینی ئەو یارمەتیەوە بدرێ خەڵک گەشەی زیاترەکە توانە زیاترە بێ دڵش زیاتر پێخۆشە بێت لە هەموو لایەکەوە سەرکەوتوترە بی بڵێ چاوەکەمی بەخێر سڵاو لێ بە قوربان بەڕێزی بەخێر بنەخۆ ژیانتان چۆنە گوزارە لە ئەڵایدا وڵی هەر ئەوە بوو کاکسۆران پێشتر باسی کرد ئیتر کۆمەڵێک سەرقاڵە بە فەلاحەتی و بۆ شتێک کە کاکسۆران باسی کۆمەڵێک خوێنکارە و کۆمەڵێکیش لەم معمەلانە بەتاڵتان زۆرە وڵاتیات یارە وڵە زۆرە بەتاڵیە کاریگەری لەسەر ئاستی کۆمەڵایەتی و خێزانی و شت ناکە لە ڕوو دەرونیەوە بێت بەرەوەڵە سا دوانسیانێکمان فەقیرێت گەنجە خوێنکارە پۆلی 5 و 6 علمی بڕات بێت ڕەنگە بڵم سوکە تێکچوو نێ تێکچوون کە گیرفانی بەتاڵ بێ کە هیچی پێ نەبێ کە ماعیشت نەبێ کە ئیشی نەبێ لەوانەیە بڵم باوکی هەر فرێ خۆیەکەوێ زۆر لەو جۆرانایەتر خۆ پێش زاکای من باسی ئەوان نشکەینتر هەیە بەتاڵەش هەیە کۆمەڵێکی سەرقاڵی ئەو فەلاحەت وشتە بۆ کۆمەڵێک معمەل وشتەکان کۆمەڵێک خوێنکاری تر بە جۆرەی خزمەت گوزاریەوە لە چه ئاستێکدان
وەکو خزمەت ئاگدار بم سپاس بۆ خواک ئەو کارەبەتان باشە چیکەتان پێویستە لەخوا بەزیابێ وەڵا گەر پێویستی بڵێ پێویستەیە قیروشتمان بۆ کراوێ مەکاتی خۆی ساڵی 2005 حکومەتی هەرێم بۆی کردوین ئەو ئاوڕۆمان باشە ئاویشمان هەر تقریبەن ئیسا هەر زۆر باشین لە چاو شوێنان و سلێمانیوانە کارەبا ئەوانەشمان ئەلحەقی بۆ بە ئەمپێر ڕێمە تقریبا 21 ساعت کارەبامان بەردەوامە ئەوەش باشە تەقلێکی خۆش و دڵخۆشکەرێ بە حەقا هیوادارم هەموو شوێنە وای لێبێت پێم بڵێ زیاتر لێرە خەڵک بە کشت و کاڵ و سەرقاڵە بەڵێ کشت و کاڵ و کۆمەڵێکیش چەکدار بڵێن وەکو پێشمەرگایەتی کۆمەڵێکیش لەم مەعمەلانە معاملەکان سوودی بە خەڵکی ڕێگەیاندووە وەڵای خراپ نیارە وەڵا معمەلی سیمنتۆکان بە تایبەتی معمەلی ئەم شیش و شتانە تر گەنجە کابرایشی نییە هەروە لەوێ لە ڕێی معمەلەکە بڵێن تاعین بۆ ڕۆژانەی تر پاس هاچوان پێکا و لەوێ سەرقاڵی ئەو ئەمە ڕاو بۆ چوون و دەردەدڵ و کێشە و گیر و گرفتەکانی هاوڵاتیانی ئۆردوگای ئەڵڵایی بوو کە سەر بەناحی بازیانە ئێمە هیوادارین ئەمڕۆ لە ئەڵڵاییەوە خەمەکانی هاوڵاتیانمان گواستبێتەوە سەر شاشە و سوودێکمان گەیاند بێ بەوان چکم بە گوێرەی وتەکانی ئەوان دەڵێن تا ئێستا هیچ کامێرەیەک ڕووی تێ نەکردوین بۆ ئێرە ئەمە یەکەمین کامێرە دێتە ئێرە و بەرنامەی پەیامی تۆ یەکەم بەرنمەیە کە دێت ئێرە و داواکاری و معانات و گرفتەکانی خەڵک دەگوازێتەوە ئێمە لە هەر جێگەیەک خەمی هەر کەسێک لە هەر جێگەیەک هەبێت بە دڵنیایی و ئێمەش لەبین هیوادارین توانێتمان سوودێکمان بە هاوڵاتیانی ئەڵڵایی گەیاند بێت هیوادارین کێشە و گیرروگرفتەکان بۆ چارەسەر بکرێت بە تایبەتی کێشەی بێکاری سوپاس بۆخوا لە ڕووی قیرەوە قیرێکی باشیان هەیە لە ڕووی ئەو ئاوەڕۆ باشن لە ڕووی کارەباوە باشن ئەمانە جگەی دەستخۆشیە بەڵام ئەوەی کە جگەی نیگەرانە لە هاوڵاتیان بێکاری و بێپارەیە بێموچەیە هەموو ئەمانە وای کردووە کە تا ڕادەیەک لە ڕوخساری مرۆڤەکانی ئێرەدا ئەمەی تیا بە دیەکرێت و ئەخوێنرێتەوە کە چەند ماندوو بێزارن هیوادارین قەیرانی دارایی کۆتایی بێت و ژیان و گوزەرانی ئەڵڵایی و شوێنەکانی دیگەی کوردستانیش بگەڕێتەوە دۆخی جاران و ژیانی خەڵک خۆش بێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو لە ئۆردوگای ئەڵڵایە و گواستمانەوە تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت